سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشویستم کاتی ڕیاکشنێکی نوێیە ئەڕۆ ڕیاکشن لە بۆ یەک یاری ناکەین لە دوو یاریش ناکەین لە سێ یاریش ناکەین لە چوار یاریش ناکەین لە پێنجیش ناکەین لە شەشیش ناکەین نازانم لۆ چەند دەکەین بەس زانم ڕیاکشنێکی یەکجار زۆر دەکەین ئەوڕۆ لە بۆ تۆپ فەنی glitches in video games تکا دەکەم ڵایک ڤیدیۆ لەبیر نەکەی سەبسکرایب چناڵەکەشم کەم لەبەرەوەی زۆر نزیک مە 100,000 ئەگەر بگەمە 100,000 ڤیدیۆی جوانترتانە بە دروست دەکەم ئۆکەی کاتی دروستکردنی ڤیدیۆیەکی کۆمیدی جوان و خۆشە دڵتان خۆشکەم لە غەم و پەژار ڕزگارتان کەم نازانم چیت کە برێم بارەس پێ بکەین طبعا بە GTA 5 دەست پێ دەکەین ترێڤەر سواری دەبیەوە نازانم تۆ سواری دەبی ترێڤەر ئەو باسی ئەوەیە سواری ئەوەکەی دەبی هاوڕێیان هەلیکۆپتەرێکە بزانم لە مەرحەلەی لە هەوای ڕاوەستایە ئۆکەی ئەوە گڵیچە ئەوە گڵیچە ئەو گڵیچێ بینم ژیان زۆر خۆش دەی بەخۆم یعنی بەخۆم یاریەکەی بکەم بەریش بووە ئۆکەی بێنە سەر Red Dead Redemption 2 سەبر نازم عەرەبانەیە تێک چووە یان ئاسپاکە تێک چووە یان لاعیبەکە تێک چووە کیا خۆتان یەک لای بکەنەوە ئەی بابا دەنگەکە خۆش بوو قریچە ملشکانەکە خۆش بوو کو ئەوە ئەوە لاعیبە ئۆکەی نەفەرێک لێرە دێ ئەو ئەسپی پار پێوە دەنێ ئەو تێ نەفەرەکە ئەسپەکە مردیش You're not scare me! I'm low! I'm gonna shoot you! ئەوە هەر بەردەوام و گڵیشە ئۆکەی ئارتەر لە عاردیان شەکە ئارتەری نازانم ئارتەر یان جۆن مارسنە سدرێ بەس بابە منم ئۆکەی هاف لایف No. No. No! بۆ یاری پێ ناکەنم خۆشترین یاریم ماوە پێ نەکەنی ماوە ئۆکەی Far Cry 5 بەخوای ئەوم بەسە هاتیە بە بیللا ئەو شتم بەسە هاتیە مەسەڵەن ناو فارکرای چکەم دیارەکان فارکە زۆر دەکەم ناو فارکەی ئەگەر هەلیکۆپتەر گامەس هەر شتێک هەر ڤیەکەڵەکە تێکسی دەتوانی بەو ئاگرێک لە دەست دەتوانین چاچکێەوە بزەوت ئەجەی منەوە فرتە نەبوو یەکەچکە بوو لەناو ئەوەکەی بۆ سیارە بۆ بزامی من کە ڕیپێرم دەکرد ئەوم سوتاند بزانم هەوە تاگانی چی yes 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 ئێستا کەسان کە فێم نەژێت بە هەمش پێکەنی بێنگ بە بێدەنگ بە بێدەنگ بە شەرەب بام شتی پێ ناکەنم درم خۆشە ئەوڕۆ بەرم چاکە درم خۆش ئەو تەقیەوە ئی منە تەقیەوە بەس ئەوە تەقیەوە Ghost Recon Breakpoint پەرەشوتەکە کا Killed in action بەڵێ
ئەوە بەردەوامە ئۆ نۆ ئاخ هێشە وەڵی ئەوە زۆر بێ بەزەیانێ بەڕاستی ناو ڕێدێ دێویشەی بکەیم کردومە ئەوە نوعات سیلاحەک هەیە گولەک هەیە دەی بچی بیکڕین ئەو گولەیە کاتێککە گولەکەی تەقینی دەتەقتەوە سەی نەفۆی تەقینەوە زانیاریە کە دەڵێن بەکاری مینن ناڵێن بڕۆم بیکەن بەڵام ئەگەر بە تەمابی بزین لۆ ئەو هەیە ئەو هەیە بێستەریشە هەدە ڕوە هەر زندیە برا ڕۆحی مەیە برام ئەزەمرد نامری شلێ حەفڕە نامرم ئەو NPC وا پرۆگرام کرا کە نەمری HITMAN A robe for Janus. What could he need that for? تێگەیشتم یەکەچیان کلیە پڕ ئاو بووە دەیەوێت کلیە پڕ ئاوەکەی خۆی بەتاڵکە یەکەچیان مایدەی پڕ شت بووە دەوێت مایدەی خۆی بەتارکە ئەو دیمەنە دروست بوو نۆ کۆمنت ئاخ ئەو هەر زیندی هێشتا زانی زۆر ترسناک شەر ناو یارە ڕێدێ ڕدەمشن ئەگەر بێت و گولی لێکە چی دەی نەمری بەدی ترسناکە لەبەرەوەی یاریەکە وات بشکێکە زۆر بەڕاستیسی ئەم دەترسی باوکە ناو ڕێدە ڕدەمشنی ناو دارستانەکەی کە شوێنانی هەندێک مەسن و زۆمبی ئۆشتان داعباوشتانی تێدایە شەوان کە بە دەکەم بچێنە باوەڕکە دەترسێ من بۆی بە خۆم دەترسێ بۆم ترسنەوەکەم ناب مەقیاس بەڵام ئەنگۆ کەسانی کە خۆتان پێ زۆر لاعی دەترسێمە ترسێن کوژاوە GTA 5 ئەوستەکە لۆ نەمرد وای لۆ نامری ئەلۆم بەرمەوە دەمرێم ئۆکەی مێتەڵگیر کالاقت ئەستۆستە پێیان درنا قوڕ چەقی ردت glitch زۆر ئەینۆم تووشی هیچ گلیچەشی نەبوویمە بخۆم ئەو پێ دەرێن حرەکەی مارەکە ئۆکەی حرەکەی مارەکەیەوە ئەو چ گەمەکە ئەڵە سکرۆسە Can't believe I'm posted here. دەزانم بگەینین جێ بگەین نێو ڤیدیۆ بەس ئەگەبێت یاری ئەلدە سکرۆلست کردی بێگەرەوە بەزام هەوا دەزانی مەسەلەکەی زانین لۆ پێ دەکەنم ئۆکەی دەزانین هەندێک کەس تێدەگەن ئۆکەی هەمووتان تێناگە بەس هەندێک کەس تێدەگا ئۆکەی دیسان ڕێدێز ئەسپەکەم ڕۆی Where's my asp? جا مارس نیست خۆش شتێک نادا ئەو چی یاریەکە ئەو باو گەمەی پێ ناکەنم ئی پێکەنی نییە گەمە Just cause for
سەری ناو گیر بوو خۆشە جەسکاسم کردیە جەسکاس خۆشە یا هیچ خۆشە بەڕاستی شتی ئەنتیکە و پەنتیکەی ناو بکەیت بەتاوتی جەسکاس سێ چارەکەم نەکرێت بە سێکەم شتی ئەنتیکە پێ دەکرێت I need you to be who you're supposed to be. Don't let nobody stop you from being who you're supposed to be. Don't let nobody out-talk you. Don't let nobody tell you the doors are shut. Don't let nobody tell you Assassin's opportunities don't exist. Don't let nobody tell you that. I need you to be who you're supposed to be because when you are who you're supposed to be, you super. لەگە شاپەکەی لاعبەکە خۆشم دەم ئاساتی ئەوی ڕزگارکە هیتمان هاتەوە ئەزنێ حرەکەی ها بکەم ناو هیتمانی هیتمان زۆر خۆش دەوێت کو بە دوی کەتیە ڕاوستەوە باوەڕم نەدەکرد پێکەوە بەس پێکەت 2 targets remaining. دوو کەس کەمەیە بیکوژی کەمان بۆ حرەکەی دەمێت دوو کەسەکەی کەس بکوژی ئۆکەی ڕاندە ڕاوزیە جەبدڵیە ئەو گیاریە پڕ گلیچە ی پێکەنی نییە ئەو با قەستی پێکەنیم کەی قەست پێکەنیم هاتەوە ئەو پێکەنینە بەڕاستی دەی پێ بکەنیە توێستە حەلیان باشە گلیچەکان لۆ کۆمیدینە کۆمیدی بەس ئەمن زۆر زیاد دەڵێم یاری گلیچ بکە پێویستە ترسناک بی نەک کۆمیدی بی حرەکەی کۆمیدی ئەو شتەی دەکەن کە ئەمن پێم وایە ئەو شتەی دەکەن یان ئەمن مێشکم لە بۆ شتی قۆڕ دەچی یانگوش مشکان شتی قۆڕ دەچی لە کۆمنتی بنووسن بکەم ئامەزەم وامە کو گەیشتە وێندر وێنە بەس دەمێ فکرم کو گەیشتە وێندر نەفەرێک بەربیتەوە هاتە سەرەوی ئەو ڕۆیشتی هاتە سەری نازانم ئۆنلاینە ڕێدێت ئۆنلاین زۆر ناخۆش بوو کا سەرم سەرم چۆ جێری زۆر خراپ وەکو سەرەکەی ئەوە ئیرۆری ئینۆژیادا زۆر جوایی ولا گەورەی گەورە نەفەرەکەی دیکە ئێلۆ ئەم بزانم ئەمە باسی گلیچی بکەن دەبی ئەوە ترسناک بی کۆمیدی بەس ترسناک چیز ئازە چیاوەرە چی کاکە ساسن هیچ عیبی نەبوو ئەو خەرکە چی دێن What's going on? لا هاوار دەکەن لە چی هاتنەنگۆ وا گوتی کاکە ئەو نەفەرە زۆر زۆر میم و بەڕاستی ئەوەرزیکەمەوە دەبینە ئاسمان هەمیان چوونەوە After Ransha. When will your boss be here next? A few days. Let me go, I beg you.
دیسانە و حرەکەیان کردەوە وای Denied a certain goal there. Great reflex ئەو گلیچەم زەردی تیا تەبلۆی ئاسێ دەبێنە فیفای from the keeper. Well, everybody's disappointed. واجدۆ شتی وای هێدایە Need some help, partner? Oh, sounds good. Yeah, thanks. You'll get a good cleaning today. غرفەکە باگر بوو ژنەکاتە ژۆرێ باگریاتە ژێ کەسینەکەش هەر ئاگر وەرکسە مرد بای بای UFC شتی وا خۆش تێدایە Minecraft, my favorite game of all time. دەست نازانم حەبلێ دروستکەم حیوانێک ڕاتشم ندو دەست نازانم بری پێم نارێن ئەنگۆ واو کورت ناخۆشەوە لاوە بوو ئەمە حیوانەتی ناوێک سەر هەڵێت بڕوە پێکەنی نییە ئەوە جێگەی غەم پڕژارە و گریانە بەڕاستیەوە دیمەنە چەند ناخۆشە God damn هەموو مردن ئەو بەسەم بێدەگریم واقع فایڤادۆ ئەو ئۆپ ڕاکە سری خۆی لەوەی دێ تەقی دەکە بە خۆت لە خۆت دە جگەرەکەی لێبووی تێ قاپەکەی دەچێشی جگەری ناچشم قاپچێشان زۆر خۆشە قاپچێشان زۆر خۆشە تەڕە مایدەش تێر دەکە Remember, y'all, the only way we're going to get peace here is with a lot of wars. ئەقرشە لێ دەڕوا وەچکەمەکە گۆزریکۆنە یان گەمەکەەوە ئەو گۆزریکۆنە وەستەکەەوە یان ئەوەیە جەست کۆسە ناو گەمەیە نایسیە کورە لۆم نێ دە ئاودی بە درم تەقی ئەی بابە ئەوە گەمەکەی ئەوی دز نەکەی دوو کەسیە ڕای ئێستا و یاریە زۆ زۆ خۆش ئەگەر بەسن دوو برادری نسی کتەی پێکەوە گەمەی بکەنەوە بەزم بە تەنیام کەس نی یاریم لەگەڵ بکە زۆ بە تەنیامەوە بەزەن گۆم هەیە کۆر برو ئۆلۆ دەکە why you are doing this why just tell me why دەری لاستی خەراکێشی Thank you. حەزم تووشی گلیچەشی ئەوها بناوڕێ دێتی هیوایەتمە توش نابم بەزانمە لە پیسی وا بوو نییە چکە لە پیسی بیدایەت کە بڵاو بۆ گڵکی یەکزار زۆر تێدا دێ ئەو بەگەی بگری بیگرە
سوال لەسەر پشتی بەگەکەی بووە مێشولەکەی بووە بەرزی کردەوە دەفڕی سکایریمە ئەلدە سکرۆلز داهێنان بەڕاستی داهێنانە خۆشەویستانم بەدرتان بوو ئینشاءالله ریاکشنی خۆشمان کرد ریاکشنی جوانمان کرد هیوادارم بەدڵتان بوو بیت کاتەکەم دوگمەی و لایکەم لۆ کاولکەن دوگمەی سەبسکرایبی هەرمە هێلن ئەوەن دل لێدەن ڕاست خۆشەویست قوڵکە نۆتیفیکیشن بێگومان گرنگترین شتە داگیری ئەس دەکەن ریاکشنە بۆ چ بکەن لە پاشان لە کۆمنت لینک دابنێن ریاکشنی دەبۆ دەکەم ڕێز خۆشەویستیم قوڵکەن خواتان لەگەڵ